Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گراملاتان لویدیویکی ندا. لم ویدیو دا باسی گفتوگۆی نێوان دوو کەسەکەین. وەک ویدیۆی پێشتر گفتوگۆ لە نێوان من و یادەی برامایە کە خاوەنی چانێڵی The Real Gamer. ئەگەر حەستان لە ویدیۆ گەیم وشتانەیە لینکەکەی لە ئەو کاردەی سەرەوایەوە توانن بڕۆن سەیری ویدیۆکانی بکەن. ئەم ویدیۆ تایبەتە بە باسکردنی خێزان. چۆن باسی خێزان و شتانە ئەکەیت بەس یا خۆماڵی ئەوە بێت لەی تەسکەرم بۆ دەرێنێت 200 پرسیارم لێ ئەکات. بایەسەش گوێبیستی گفتوگۆکە بین و دوای ڕوونیەکەینەوە. How many people are there in your family? There are 5 people in my family. Does your family live in a house or an apartment? We live in a house in the countryside. What does your father do? My father is an engineer. How old is your mother? She is 40 years old, 1 year younger than my father. Do you have any siblings? Yes, I do. I have an elder brother, Fathullah, and a younger sister, Lavin. Do your parents let you stay out late? Of course not. They always ask me to get home before 10 p.m. Do you stay with your parents? Right now, no, but I used to. Does your family usually have dinner together? Yes, we do. My mom always prepares delicious meals for us. ئێستاش بە گفتوگۆکە ڕوون بکەینەوە. سەرەتا پرسیاری کردووتی How many people are there in your family? How many people are there in your family? واتە چەند کەس لە خێزانەکەتانە هەیە مەبەستەوەیە کە خێزانەکەتان چەند کەسن. منیش وەڵامم یایە وتم There are 5 people in my family. There are 5 people in my family. 5 کەس هەیە لە خێزانەکەمانە. واتە خێزانەکەمان لە 5 کەس پێکاتوە. اینجا دوایەوە پرسیاری کردووتی Does your family live in a house or an apartment? Does your family live in a house or an apartment? واتە ئایا خێزانەکەت لە خانووە ئەژی یان لە شقەیە؟ House واتە خانوو، apartment واتە شقە. دواتر منیش وەڵامم یایەوە وتم We live in a house in the countryside. We live in a house in the countryside. لە خانووە ئەژین لە دەرەوەی شار یان لە خانوویەکە ئەژین لە دەرەوەی شار. Countryside واتە دەرەوەی شار. اینجا وەکو وتم هەر پرسیارەکات بۆیە پرسیارێکی ترم لێ ئەکات وەڵێ What does your father do? What does your father do? واتە باوکت چی ئەکات مەبەستەوەی کە ئیشی چییە؟ منیش وتم My father is an engineer. My father is an engineer. باوکم مهندسە. Engineer واتە مهندس. دیارم گفتوگۆیە هەر لە خۆمانەوە نووسیمانە و ئەو زانیارانشی کە تایەتی هیچی پەیوەندی بە ئێمەوە نییە مەبەستمەوەیە کە هیچی وەکو خۆی نییە. دواتر پرسیاری کردووتی How old is your mother? How old is your mother? دایکت تەمەنی چەنە؟ How old is your mother? دایکت تەمەنی چەنە؟ منیش وەڵامم دایەوە وتم She is 40 years old, 1 year younger than my father. She is 40 years old. تەمەنی 40 ساڵە. 1 year younger than my father. ساڵێک گەنجترە لە باوکم. Younger واتە گەنجتر. دواتر پرسیاری کردووتی Do you have any siblings? Do you have any siblings? واتە هیچ خوشکوبرات هەیە؟ Siblings واتە خوشکوبرا. منیش وەڵامم دایەوە وتم Yes, I do. بەڵێ هەمە. I have an elder brother, Fathullah, and a younger sister, Lavin. I have an elder brother, برایەکی لە خۆم گەورەترم هەیە یان برایەکی گەورەترم هەیە بە ناوی Fathullah و خوشکێکی گەنجتریشم هەیە مەبەستەوەی کە لە من گەنجترە ناوی لاڤینە. ناوکانیان ناونە لە یەکەوە دووڕەڵی لە ڕقان ناویان داون. اینجا دواتر پرسیاری کردووتی Do your parents let you stay out late? Do your parents let you stay out late? ئایا دایک و باوکت ڕێگەتێن کە هەتاوەکو درەنگ لە دەرەوە بمێنیتەوە؟ مەبەستەوەیە کە دایک و باوکت ڕێگەتێن کە هەتاوەکو درەنگانی شەو لە دەرەوە بیت؟ منیش وەڵامم دایە وتم Of course not. بەدڵنیاییەوە نەخێر. هەتا بەدڵنیاییەوە ڕێگەم نایەن کە هەتاوەکو درەنگ لە دەرەوە بمێنمەوە. They always ask me to get home before 10 p.m. They always ask me to get home before 10 p.m. دایم پێم ئەڵێن کە پێش سەعات 10 شەو لە ماڵەوە بم.
اینجا دواتر پرسیاری کردو وتی Do you stay with your parents? Do you stay with your parents? لەگەڵ دایک و باوکت ئەمێنیتەوە؟ مەبەستەوەیە کە لە هەمان خانووە ئەمێنیتەوە؟ منیش وەڵامم دایەوە وتم Right now, no. But I used to. Right now, no. ئێستا نەخێر. But I used to. بەڵام پێشتر بەڵێ. مەبەستەوەیە کە ئێستا سەربەخۆییم ڕاگەیاندەوە. اینجا دواتر پرسیاری کرد و وتی Does your family usually have dinner together? Does your family usually have dinner together? ئایا خێزانەکەت هەمیشە نانی ئێوارە بەیەکەوە ئەخۆن؟ Dinner واتە نانی ئێوارە. Together واتە پێکەوە. منیش وەڵامم دایەوە وتم Yes we do. بەڵێ بەیەکەوە ئەیخۆین. My mom always prepares delicious meals for us. My mom واتە دایکم always prepares delicious meals for us. دایم خواردنی بەلەزەتمان بۆ ئامادەکات. Prepare واتە ئامادەیەکات. Delicious واتە بەلەزەت. Meal واتە خواردن. For us واتە بۆ ئێمە. دایکم دایم خواردنی بەلەزەتمان بۆ ئامادەکات. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر سوودتان لە ڤیدیۆکە وەرگرت لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر تەنانەت کاتێک ڤیدیۆی نوێ بڵاوکەین و ئاگادار بکرێنەوە سبسکرایبی چانەڵەکەمان بکەن. تاوەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.